لەگەڵەوەی ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە و لە هەمان کاتدا لە وەرزی بەهاریش نزیک دەبینەوە دوکانی جلوبەرگ و کوتاڵفرۆشەکان بە سەدان قوماشی جیاواز ئامادەکاریان بۆ وەرزی بەهار و ڕۆژی جلی کوردی کردووە. دەمانوێت بزانی ئەم ساڵیش هاوڵاتیان وەک ساڵانی ڕابردوو جلوبەرگی کوردی دەکردن و خۆیان بۆ ڕۆژی جلی کوردی و وەرزی بەهار ئامادە دەکەن. کاگوریا تۆ 5 ساڵ لە خەریکێم کاری ئەم ساڵ خواستی خەڵک ژنان چۆن لەسەر جلی کوردی؟ سەرەتا بەخێر بێن سەر چاوم. ئەم ساڵ وەڵای خۆی تر ساڵانە هەر ساڵ و مۆدێلی شتێکێت و ئەمانە، بەڵام زیاتر ئەم ساڵ مۆدێلی کۆن هاتۆتەوە، کۆن کەوا و سەڵتە و هێلێکیان نەکرد بەیەکەوە. ئەم ساڵ ئەو مۆدێلە هاتۆتەوە کەواکەن و هێلک لە ژێرێ و کراس و ئەم قماشە سوورمانەش مۆدێلی هاتۆتە زۆر جوانە. ئەم سوورمانە دیقەتی بی ئەمە مۆدێلی ساڵانی ڕابردووە هاتۆتەوە. خەڵک ئەم ساڵ زۆر ئالەمەی کردووە. ساڵانی پێشوو ساڵی پار مۆدلی ئەو بوو کە کراسێکی چرچ و هێلەجێک کە لە خۆی بێت و سەرشان وشتی چرج بێت، بەڵام ئەم ساڵ ستایلیان گۆڕیۆگردانە بە کەوایکی نەخژار و زایدە هێلەجێکی سادە و کراسێکی سادە لەگەڵێ. ئەمانە نرخی هەرزانترە هەیە، نرخی گرانترە، حەسە بەکەوێتەوە سەر شێوازی قوماشەکە و جۆری ئیشەکە کە لەسەر قوماشەکە کرەوە، چونکە زۆربەی زۆریان مەسەلەن ئیشی دەستە و هەمووی کریستاڵ و موادی ئەسڵی لەسەر ئەکەوێتەوە سەر ئەوە. یەکێک لە بەرگدورەکانی سلێمانیمان هەڵبژاردەوە گفتوگوی لەگەڵ دەکەین، بزانین لە کێوە خەڵک سەرەی گرتووە، ئایا ئەم ساڵی شاوشێوەی ساڵانی ڕابردوو هاوڵاتیان جلوبەرگی کوردی بە شێوەیەکی زۆر دەکەن و خۆیان ئامادە دەکەن بۆ بۆنەکانی وەرزی بەهار. کاک فەرهاد، ئەم کاتت باش، لە کێوە خەڵک لای تۆ سەرەی گرتووە؟ بۆ هەموو کاتێکی باش بەخێر بێن کورساتی خۆشەویست. لای ئێمە ئیشەکان بە سیستم ئەڕوات بە شێوازی سەرەگرتنە. تقریبەن ئێمە لە 15ەوە دەستمان کردو بە ناونووسینی ئەو کەسانی کە یان لای ئێمە کارەکەن، بە تایبەتی مشتریە خۆشەویستەکانمان، ئەوانەی کە پێویستیان بە جلی کوردی بێ لای ئێمە بۆیان بدورین، سەریان بۆ دانین، بەپێی سەرەکەی خۆشیان فریای مناسبەکەیان ئەکەوێت. زۆر باشە. جلی ئێوە هی پیاوانە دوورنیان بە ژنانە دوورن؟ من وەکو خۆم لە هەردوو ڕەگەزا ئیش ئەەکەم، بڵێن کاری ئیشی بەرەگدرو بۆ هەردووکیانەکەم، بۆ پیاوانیش و بۆ ژنانیش. چەند مەتر پێویستە بۆ جلێکی کوردی ژنانە و جلێکی کوردی پیاوانە؟ جلی پیاوان عادەتەن پیاوێکی کامڵ کە بڵێن کە گەشت بێتە تەمەنی من و وەکو جەنابەت 3 مەتر و نیو کافیە بۆ هەموو شێوازەکانی جلی کوردی پیاوان. بۆ ژنان لە کراسە 3 مەتر و چارەکێکیان ئەوێت، لە بەروی عادەتەن خازوونەکان داوای ئەواکەن کراسیان زۆر درێژ بێت. بۆ کەوا کەوتۆتە سەر عەرزی قوماشەکە، بڵێن پانی قوماشەکە چەندێک بێت اختیلاف دروستەکە لە بڵێن قیاسی مەترەکەیە. هەیە لە 3 مەترا کەوایەکی تیابێ، هەر ئەو خاتونە لەواتی ئەگەر قوماشەکەی بەری قوماشێکی تەسەکتر بێت 3 مەتر و نیوی بوێت. ساڵانە لە سەرەتای مانگی 3 تا کۆتایی مانگی 4 هاوڵاتیان هەوڵ دەدەن بە پۆشینی جلوبەرگی کوردەواری پێشوازی لە بۆنەکان و وەرزی سەوزی بەهار بکەن، بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە گزارشت لە کەلتور و مافێکی بنەڕەتی خۆیان بکەن کەویش پۆشینی جلوبەرگی کوردیە. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.